بەناوی خی گەورە پێشەوەی ڕق و تووڕەیی خۆمان بەسەر ئەم حکوومەتەیەدا ڕژین ئێستا کە لە ژوورەوە ئەم موچەم وەرەگرت کۆمپانیای نەورەز بەڵێنە 5,000 کەمەندام ئەم ڕەمەزانە هاوکاری بکە سوپاسیانەکەین. خەڵکی کوردستان، جەماوەری بەشەرەفی کوردستان، کەمەندامانی ئازیز، ئەمڕۆ لە دوای 6 ڕۆژ هاتین موچەی کەمەندامیمان وەرگرت. ئەمە موچەی حکوومەتی هەرێمی کوردستانە. ئەمەی کە بەدەستمەوە ئەیبینن ئەم چەندەیە ئەم 100,000 دینارە موچەی حکوومەتی هەرێمی کوردستانە. ئەمە موچەی پێش نەورۆزە، ئەمە موچەی جەژنی نەورۆزە، ئەمە موچەی مانگی ڕەمەزانی پیرۆزە، ئەمە موچەی جەژنی مانگی ڕەمەزانی پیرۆزە. دڵنیام ئەمە ئەبێتە موچەی جەژنی قوربانی پیرۆز. ئافەرم حکوومەتی هەرێمی کوردستان. ئەمە سوپرایزەکەتان بوو، ئەمە سوپرایزەکەتان بوو، ئەمە دڵخۆشیەکەی خەڵکی کوردستانتان بوو. بە 6 ڕۆژ 100,000 بن بە کەمەندامان، یعنی ڕۆژی 1250 دینار. من بە هەموو خەڵکی کوردستان ئەڵێم، بە حکوومەتی هەرێمی کوردستان ئەڵێم، لە چ وڵاتێکی دنیا لە چ شوێنە کەمەندامێ بڕۆژی بە 1000 دینارەشی بەس پێم بڵێن. ئەمە هەدی مانگی ڕەمەزانی پیرۆستان بوو، ئەمە موچەی مانگی ڕەمەزانی پیرۆستان بوو، ئەمە موچەی جەژنەکانی ڕاپەڕین و نەورۆز و یادەکانتان بوو، ئەمە موچەی جەژنی ڕەمەزانی پیرۆستان بوو. جەنابی سەرۆکی حکوومەت، تۆ بە ئێمە ئەڵەی نەفسیەت نزم، تۆ بە ئێماڵی سەر شۆڕ مەکەن. ئاخر سەر بۆچی شۆڕ نەکەین؟ تۆ ڕۆژانە سەدان کەمەندام ڕووتێکە 20 ڕۆژە کەمەندام گۆشتی نەخواردووە. تۆ ڕۆژانە سەدان کەمەندام لە دەرگاکەتەیە 20 ڕۆژە کەمەندام مناڵەکانی چاوەڕێنەوە گۆشتیان بۆ بکڕێ. تۆ مناڵەکانت پێ دەڵێن جلمان بۆ کە پارەیان پێ نەبێ. تۆ دایکی کەمەندامت بینیوە بگری، تۆ باوکی کەمەندامت بینیوە بگری بۆ پارە. تۆ وات لێ هاتووە بچیتە سەر شەقامەکان داوای پارە لە خەڵەکەی. تۆ وات لێ هاتووە پەنا بۆ 1000 خێرخوازبەری تا کیسێ برنجت باتێ. ها؟ ئەوەی ئێوە خەڵکتان ڕەزیل کرد، ئەوەی ئێوە خەڵکتان سوود کرد، ئەوەی ئێوە خەڵکتان بێنەفسێت کرد لە هیچ شوێنەکانە کراوە. بۆ نان لێیان پرسن، بۆ نان لە خۆیان پرسن. ئەمە موچەی 100 ڕۆژمە. لە هەموو دنیا پرسم، لە هەموو شەرقی ئەوسەتا تەحەداکەم کەسێک هەبێ 100,000 هەبێ جگە لە ئێمەی کەمەندامی قوربەسەری ئەم وڵاتە. ئێشتا پێشمان ئەڵێن خۆتان مەفرۆشن، ئێمە خۆمان نەفرۆشین. ها؟ جاران ئەمانوت موچەکەمان کەمە، بەڵام ئێستا هەر موچەمان نەماوە. ئاخر من 100,000 بە ناوی 87,000 کەمەندام و قساکەم. 100,000 بم بەچی؟ بەس بە ئێواڵم 100,000 بم بەچی؟ بە جلی جەژن، بە نانی جەژن، ها؟ بە سەفرە و سیاحەتەکەمان، بە نەورۆزمان، بە مانگی ڕەمەزانی پیرۆزمان. بەس بە ئێواڵم ئەو کەمەندامەکان خۆتان گوێی لێ بگرن. بۆیە منم پەیامە ئەم داواکاریە ئەم سکاڵایە گێنمە لای خی گەورە. زۆرمان لەگەڵوتین گوێتان لێ نەگرتین، زۆرمان هاوارکرد گوێتان لێ نەگرتین. لەم مانگی ڕەمەزانی پیرۆزدایە داوا لە خی گەوراکەم ئەوەی کەمەندام برسیەکە خواست ڕسوایکەی سووک و سەلیمیکەی. بەداخەوە برادەران، لە دوای 6 ڕۆژ ئەمڕۆ دڵمان خۆشە موچە وەرەگرین. 100,000 بین بەچی؟ نازانین بین بەچی. کوا جەژنمان، کوا نەورۆزمان، کوا مانگی ڕەمەزانی پیرۆزمان، کوا ئێوارە خوانمان، کوا خوتی ڕۆژانەمان، کوا جلی مناڵمان، کوا خۆشیمان. یەک کەمەندام نییە خۆشی لەسەر زمانی هەبێ، یەک کەمەندام نییە ئەمڕۆ پێ بکەنێ، یەک کەمەندام نییە دڵی خۆش بێ کە موچە وەرەگرێ لە بەرەوەی موچەکەی پارەی 2 کیلۆ گۆشتە. بەداخەوە بۆ حکوومەتی هەرێمی تۆ 5,000 کەمەندامت لایە لای تۆ تۆمار کراون تا ئێستا چەندیان سەبەتە خۆراکیان لایەن خێرخوازانەوە پێگەشتووە؟ لە 5,000 کەمەندام 1700 کەس لای من پێگەشتووە. 3,306 نزیکەی 40 کەس کە ئەمڕۆ خەبەریان ناومەتێ نانی جەژنیان نیە. باشە تاکەی خێرخوازان، ئەگەر خێرخوازان نەبن بە هەزاران خێزانی وڵاتە هەر برنج لەسەر سفرەکەیان نیە. بەداخەوە دائما ئێوە لە سلێمانی کۆنگرەکان هاتو هاوارەکەن بۆ کەمەندامان بۆچی لە هەولێر و بۆ ئەم شێوازن ینی هۆکار چییە؟ خۆ کەمەندام هەر کەمەندام ینی لە هەر شاری من ئەمڕۆ لەسەر قسەی ئێوە پەیاممە گێنم بە هەموو ڕێکخراوەکانی دوهۆک، کەرکووک، خانەقین، هەولێر، سلێمانی، هەڵەبجە بەسەیتر بێدەنگی بشکێنن. خۆ هەر کەمەندامی سلێمانی برسی نییە. ئەم 100,000 لە دووەک هەر هەمان 100,000، لە هەولێر هەمان 100,000، لە هەڵەبجە هەمان 100,000. بەڵام بۆ قسە ناکەن، بۆ دەمتان بەسراوە. ئێوە پەیامی کەمەندامانتان پێیە، لە چیە ترسن؟ شەرم لە چی یەکەن؟
شەرم لە برسێتی مان بکەین سامانە بکەمە ئەم خان پێدای تایبەتە پێمان لێ قساش دەباش وەرێرە قسەم بەداخەوە سپاس بڵێ 15 حیزبی کوردی کەوە کولافا و پارە خەرجەکەن بە ساقە یەکەم ئەندام بێت تحمل ناکەم قسە بکەم داجان بۆ دڵە پڕ بووە داخی ئەمانە ئاوا بێ بەشن لە هەموو خۆشیێکی دنیا ئەی چۆن دڵم پڕ نابێ وەڵام ناشتوانم قسەکە ئەبێ لە جیاتی قسەکردن بگرین من خۆم کەم ئەندام نیم حاڵم باشە بەڵام کە پاریۆنانی باشە خۆم بەسەیم بە نەبوایەتەوە هەمومان پیر و کوێر بووین ژیانمان نەماوە بەدەست ئەم بەرپرسە بێگانانەوە ئەمانە بێگانەن زەمانی زوو ئەمان و دژی بەریتانین دژی عوسمانین دژی عەرەبین لەبەرەوەی بێگانە بوون ئێستا خۆشی 500 ساڵ شۆڕش حکومەت بوو بە حکومەتی کوردی وەخەی هەڵە پەڕین ئیتر ژیانمان خۆشە بێ کوردستانە بێ بە بەهەشت بۆمان لەبەرەوەی کورد حکومڕانیەکە بەس ئێستا حکومڕانی کورد هەمومانی کوشتووە بۆ دینارێ لە کەم ئەندامی بخوا بۆ دینارێ لە خانەنشینی نەخۆشی بخوا ئەی هاوار ئەم چاوچنۆکی و نەفسوکیە هەتاکەی داوەشینتان باش خۆی گەربێت ئێرەوە فەرموو سڵاوی خوای گەورەتان پێ بێت بەخێر بێت حەزێتان کێشە هەروە کاکسامان بۆتی منیش هات بە هەمان شێوە خاوەن پێداویستێکی تایبەتم و خاوەنی 6 مناڵم و 100,000 وەرگتووە لە 6 مانگە 600,000 نازانم بیم بەچی وە ئێستا لەوێتەوە بیرەکەمەوە چۆنی دابشکەم نازانم ماڵین بەڕەتی حەسەن سەریەن مسەرە بەم لە پاش 33 ساڵ حکومڕانی وەرە بزانە خۆیان چۆنەژین چۆن لە بەدەیان کۆشکی زەبەلاحیان لە ئەمریکا لە بەریتانیا لە وڵاتانە هەیە سێری کەماندامانی وڵاتان کرد ئەڵمانیا ڕێگەری ئێوەتانەیە وڵاتەکەی ئێمەتان بۆ دەرکەیە وەرن لەوێەوە سێری کەم ئەندامان کەن لە چ ڕەفایەتەکە ئاشین چی ئەوەی کە بۆ کەماندامێکە کرێت لە وڵاتانە بە دڵنیاییەوە کە نەبۆ وەزیرێت نەک بۆ سەر وەزیرانیش ناکرێت بەداخەوە بۆ ئەم حکومەتە بەڕاستی وەکوەدا دەیوتی دڵما خۆش بوو ڕزگارما بوو کە ئیتر دەوڵەتی کوردی دروزە بێت و کوردستانە بێ بە وڵاتێکی سەربەخۆ بەڵام بەداخەوە ئەمانە خوا پێیان و بەڵام نەیانزانی بیبەن بەڕێوە وەکو چۆن گەنجێکی دەوڵەمەند ڕۆژنامە نووسێ ڕۆبەڕووی بۆوانێ بۆتی پرسیارێکە لە یەکەم وتی پرسیارەکەن مەکە ئەوە چەنگ ئەنووسی بینووسە بەهەرحاڵ 3 جار ئەو دەرفەتەی یا بە ڕۆژنامە نووسەکە بەڵام ئەو هەر پێویستی پرسیارەکە بکە وتی تۆی چ دەست نەکەوە بەڵام تۆ حەلت بۆ هەڵکەوت 3 جار حەلت بۆ هەڵکەوە ئێستا یەکێ بووی لە دەوڵەمەرەکە بەڵام بەداخەوە نە پرسیارەکە دەستکەوت و نە هیچیش دەستکەوت ئەمانە سەروەت و سامانی ئەم وڵاتە بوو لە بەردەستیانە بەڵام کە نەزان بوون لە باتەوەی بێن حکومڕانی بکەن هاتم بۆ تاڵانی بڕۆیی بۆ زەلام کوشتن بۆ زەلام سزنکردن بۆ سوکردنی عایلەی کورد بەداخەوە بیلەوە چی لێ بکەم بێم بچی لێ باش وامە کیلۆی گۆچی لێ کردمەوە ئەچم دوو ژێتێ مریشتی لێ بکەم ئیتەخۆ پێم نابێت پاو هەرۆنگە بەچەکە مریشتێک کیلۆی مریشێک ئەمڕۆ بە چەندەیە نزیکی 3,000 باشە ئەم ڕەمەزانە بارودۆختان چۆن بوو کە موچە نەبوو وەڵا جا ئەبێ چۆن بێ ئەوە پرسیارە لە ئێمەوە ئێوە خۆتان هەر یەکێ لە ئێوە ئەگەر لە ماوەی 6 مانگا موچەیە وەرگێ 100,000 بێ چی ئێوە چی لێکە بۆ بەشێک لە سیارەکەتان ناکە ڕۆژنامە نووسەرەکە ئێوە پێیان هەڵەتە ئێمە ڕوندە ئێوە نییە لەم حکومەتە نابەرپرسەیە سەروەت و سامانی ئەم وڵاتە تاڵان کرا بەنەوەتەوە بەسن خاڵەتن و دەکانەوە بەداهاتی نەوخۆ بەداخەوە بەڵام خۆ قسەکردن بێسوودا